دەستپێکی خۆپیشاندانەکانی بەغدای پایتەختی عێراق و هاوڵاتیان بەرەو گۆڕەپانی تەحریر بەڕێ دەکەون. عێراقیەکان بە خۆپیشاندانی جەماوەری یادی خۆپیشاندانی ساڵی ڕابردوویان کردەوە و دەڵێن داخوازیەکانمان جێبەجێ نەکراوە. داواش دەکەن هەرچی زووە حکوومەت وەڵامیان بداتەوە و هەلی کار و پرۆژەی خزمەتگوزاری و گۆڕانکاری دەسەبەر بکات. خدمات صفر قمع للمتضاررين خزمەتگوزاری سفرە تووڕێی خۆپیشاندەران زۆرە و خوێنی گەنجان دەڕێژرێت. داواکاریەکانمان ڕوونە ئێمە بەردەوام دەبین و ناکشینەوە تا دوات بڵۆپی خوێنمان بەردەوام دەبین لێرە. إلى آخر قطرة دم بينا مستمرين هنا. الشعب العراقي مطالب گەلی عێراق داواکاریەکانی ڕوونە. یەکەم ئێمە سیستەمی سەرۆکایەتیمان دەوێت و پەرلەمانی ڕەت دەکەینەوە. یەک سەرۆک حکمی عێراق بکات و خوێنی شەیدەکانمان بەفیڕۆ نەچێت. ئێمە ناڕازین و مافی گەنجانمان تا ئێستا دابین نەکراوە و نازانین داهاتوومان بەرەو کوێ دەچێت. اللي سقطوا ثورة تشرين نسوان ترملت الأطفال ظلوا يتامى وين حقوقهم؟ الحقوق اللي قلتوا إلى كل مواطن إلى كل عائلة شهيد مليونين. وين المليونين؟ ربع دينار ما حصلوا. الشعب العراقي مثقف، شعب مرتب، انت تطلع لابس قاط وتتلقى الجهاز. گەلی عێراق ڕۆشنبیرن و گەلێکی ڕێکوپێکن. ئێمە هیلاک بووین بەدەست ئەم جۆرە حکومەتانەوە. ئەوەی لێرەیە کوڕی هەژار و داوای مافی خۆی دەکات. أول مرة دعمناك، شفناك تضحك على العالم، على الناس الفقراء، فاحنا نفتهم كل شيء. زين؟ حكومة أن توفر حياة كريمة للشباب. ئێمە داوای مافەکانمان دەکەین و هەوڵی بەدەزێنانی دەدەین کە داواکاری شەقامی عێراقە. ئەوەی لێرەیە هەمووی گەلی عێراق و کەسی لە دەرەوە نەهاتووە. ئێمە تەنها ژیانێکی شایستەمان دەوێت و دەمانەوێت دامەزراندن هەبێت و ژیانێکی خۆشگوزەران و ئاساییمان هەبێت وهروەها ئاسایش بەرقەرار بێت. العالم هاي الحكومة دمرت البلد، ضيعت العالم، لا اكو مستقبل، لا الخريج عنده مستقبل، لا الكاسب عنده مستقبل، لا صاحب المهنة عنده مستقبل، واحنا كمتظاهرين باقين ان شاء الله مو سنة 4 سنين إلما تتحقق المطالب وبهالوجوه الخيرة. امتحان لحكومة السيد الكاظمي. ئەمە تاقیکردنەوەی حکومەتەکەی کازمیە. ئەم حکومەتە پێویستە بەدەم داواکاری خۆپیشاندەرانەوە بێت و خوێنی شەیدانمان بەفیڕۆ نەڕوە کە زیاتر لە 700 شەیدمان داوە. ئێمە ئامادەین 700 شەهیدی تر بدەین لە پێناو بەدیهێنانی داواکانمان و هەرگیز بێدەنگ نابین لە ئاز ناڕەوایی یاسا و دابینەکردنی خزمەتگوزاریەکان. افهموها يا ناس، افهموها يا ناس. خۆپیشاندەرانی بەغداد بەڵێن دەدەن کە بەردەوامن لە خۆپیشاندانەکانیان تا ئەو کاتەی داوا و داخوازەکانیان جێبەجێ دەکرێت. بە مۆشەخانی گەلی کوردستان بەغداد.